منداڵەکەت ڕۆڵەکە فێری قورئانکە، لەبەردەست قورئانی دانێ، با بە قورئانە پەروەردە بێ، بۆ ئەوەی قورئان پەروەردەیەکی جوانی کە، بۆ ئەوەی لەژێر سایە و سێبەری بحەسەیەوە و لە قیامەتیشا بۆ ئەوەی بەهۆی ئەو منداڵەی تۆ کە دەستی بە قورئانەوە گرتووە لە مەیدانی مەحشەرە لەنێو هەموو خەڵکیە بەهۆی ئەو منداڵەی خۆتەوە سەربەست و سەربڵند بی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێشەوە برەیدەی الأسلمی لێی دەگەڕێتەوە ئەزیزمان فەرمیەتی صلی الله عليه وسلم: من قرأ القرآن وتعلمه وعمل به. دەفەرمێ سەروەرمان صلی الله عليه وسلم هەر کەسێک قورئان بخوێنێ و خۆشی لە قورئان باش شارەزاکە، خۆی باش فێری قورئانکە، لە ئەحکامەکان خۆی شارەزاکە، لە ڕاوەی قورئان خۆی شارەزاکە، وعمل به و کاریش بەم قورئانەیە بکە، پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: ألبس والداه يوم القيامة تاجا من نور ضوءه مثل ضوء الشمس. دەفەرمێ سەروەرمان صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە دایک و باوکی ئەو ڕۆڵەیە و منداڵەیە لە مەیدانی مەحشەرە تاجی ئەخرێتە سەر تاج، تاجێکی ڕێز و قەدری لەسەرە ئەندرێ. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو تاجەیە ڕووناکی و درەوشاوەیی وەکو درەوشاوەیی و ڕووناکی خۆر و ڕۆژ وایە لە ئاسمانە. بەس ئەوەندە نا، دەفەرمێ ويكسى والداه حلتين لا يقوم بهما الدنيا. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم وەجلو بەرگ و پۆشاکێکی ڕێز و کەرامەت لەبەر ئەو دایک و باوکەیە دەکرێ. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم بە ئەندازەی بەهای هەموو دنیا ئەم جلو بەرگەی ناکڕێ. ئەگەر هەموو دنیا کۆ بێتەوە بەهای ئەم جلو بەرگەیە بدەن بۆیان ناکڕێ. فيقولان بما كسينا هذا. ئەو دایک و باوکەیە دەڵێن باشە بەهۆی چیەوە ئەو تاجەمان لەسەرنا، بەهۆی چیەوە ئەو بەرگ و پۆشاکە ڕێزەمان لەبەرکرا؟ فيقال بأخذ ولدكم القرآن. رواه أحمد وأبو داود والدارمي والطبراني في الكبير والأوسط والبيهقي والحاكم وقال هذا حديث صح على شرط مسلم ووافقه الذهبي. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم بەو دایک و باوکەیە دەگوترێ بۆیە ئەو ڕێزە و کەڕامەتە لە ئێوەنرا چونکە ڕۆڵەکانتان منداڵەکانتان ڕۆڵەکەی تۆ دەستی بە قورئانەوە گرتبوو، پەروەردەی قورئان بوو، قوتابی قورئان بوو، خۆی فێری ئەم قورئانەیە کرد، کاری بەم قورئانەیە کرد، تۆ پەروەردەت کرد و خەمخۆر بووی، مشورخۆری ئەولادەکەت بووی بۆ ئەوەی بێ بە قوتابی قورئان، بۆیە ئەو ڕێزە و قەدرێت لێ دەندرێ.